تەواوی هەبێت دەنگێکی پرسۆز و خۆش و ئەو کاریگەری هەبێ هەموو ئەمانە لە کەسی مەداحا کۆبێتەوە بۆیە ڕووی دەمەکەمە مامەسا شێخ محەممەد کە بزانم ئەو دەمێکە لەم بوارەیە خەریکە و ئایا تەنها لە بۆنەی مەسەن تەعزیەکان ئەخەنی یا بکوم بزانم مەولۆکانیش ئێوە بەم شێوەیە بەم مناجاتەوە بەم سروداینیان ئاڕازێنەوە بەخێر بێت. سەرەتا زۆر سوپاسی ئێوەی بەڕێز و ئەم ستافە بەڕێزە و ئەم پەخشە بەڕێزە ئەکەین کە ماندوونە ناسانە لەو بوارانەی کە زیندووکردنەوەیە بۆ کولتوری ئاینی و کولتوری کۆمەڵایەتی ئەم شارە هەوڵی داوە خۆبەخشانە و ماندوونە ناسانە کارێکی ئەوتۆ بکە کە بچێتە ناو هەموو دڵەکان و هەموو ماڵەکانەوە جێی ڕێز و سوپاسە. هەروەها ئەم بۆنە پیرۆزەش کە ئێستا لە مانگی ڕەمەزانین دیسانەوە بانگێشکردنی ئەو کەسانی کە ئەوە بتوانن خزمەتێکی بچووک بە دڵخۆشکردنی ڕۆژوانانی ئەم شارە خەنجیلانەمان بکەن ئەوەش خۆی بۆ خۆی جێی دەستخۆشیە و ئێمە هەمیشە خۆمان وەکو خزمەتکاری میلەتی کورد و ئومەتی موسڵمان حساب ئەەکەین دیارە لەم کاتەیشە زۆر زۆر جێی خۆشحاڵیە کە ئێمە بتوانین تۆ بە پەخشەکەت من بە مەدەحکردنیەک و ستایشێک کەسێکی کە بە کۆمنتێکی جوان هەمومان بتوانین بەشدار بین لەوەی دەستە جەمعیەک لە ئاستی دڵخۆشکردنی یەکتر و خۆشحاڵیکردنی یەکتریا بین و پیرۆزکردنی ئەم مانگە پیرۆزە بکەین و دووبارە ئەم مانگە پیرۆزەکەین لە هەموو میلەتی کورد و لە هەموو ئومە ئیسلامی. زۆر سوپاس. دەست خۆش بە مامۆستا ئەروجان بە هەمان شێوە بە خێراتنی جەناب دەکەم و ئەگە هەر وتەیەکە بە پێشەوەی بچینە لای سروتێکی ئاینی جوان کە پێشکەشی بکەین. سپاس دەکەم. وەڵام من شێخ محەممەد ئاماژەی پێدا منش هەر دەستخۆشیتان لێکەم و ئینشاڵڵا سەرکەوتوو بوون و ئەم کەلتورە جوانە کە هەیە کەلتورێکی ئیسلامیە ئینشاڵڵا هەر زیندوو بێ و هەر بۆنی هەبی و بوونی هەبێ لە ناو وڵاتەکەمانە ئینشاءڵڵا. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. سوپاسی هەردوو هاوکارم کاکە ڕێباز و کاکە بورهان ئەەکەم کە هەمیشەی ئەوانش ماندوونە ناسانە لەسەر خستیان بەنامەیە هاوکارن. کاکە ئیدریسی بێدارانی شەو سڵاوتان لێبێ. سڵاو بۆ تۆ کاکە ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە. زۆر زۆر سڵاو بۆ تۆی خۆشەویست کاکە ئەحمەدجیان. سپاس بۆ هەموو کۆمنتە جوانەکانە. هەرێم تاقانە چاو ماجەکەم پێم خۆشە بچینە لای یەکێک لە مناجاتە ئاینە خۆشەکان. پێمە بێم کاشێخ وەکو ئاماژەی پێیەتەن ئەم شەو بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزی نووسیوە. منیش پێم خۆشە یەکێک لەو ئامێرانە کە بەلای خۆمەوە ئامێرە سونەتیانە دەف و تاروانە کاریگەری هەیە لەسەر هەست و سۆزی ئەو کەسێک کە گوێگرە لەبەرەوە ڕەنگە پێتان ئاسایی بێکە بە تارێکەوە لە خزمەتانە بوو بەیەکەوە دەستخۆشی دەکەین ئینشاءڵڵا. إلهي 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 بأجنبين إلهي بأجنبين لو فضلوا لو إيمانا إلهي بأجنبين لو فضلوا إيمانا ضلي برنور حضرته حقيقة عرش رحمانا
سجن وەک نظامی شەمس و نجوم کە نظامی گشت ئەکوانە گشت ئەکوانە کەسێ وەرنەگرێ ئەو نوورە خۆی بێ بەرکە لەو فەتحە وەکو مەککەی فتحة هم بتخانة هم يرانا هم يرانا أم رحمة أم حضرة كبخشرة بمهمة أم رحمة أم حضرة كبخشرة بمهمة هم إلبو مغفرة همري جنة نشاندانا ماجي رمضانا هاتني قرآنا ماجي رمضانا هاتني قرآنا ماجي لخرمونا ماجي لخرمونا رفض إحسانا رفض إحسانا مانجي مغفرة مانجي رحمة مانجي مغفرة مانجي رحمة شفاء نعمة رزقاري نيرانا رزقاري نيرانا مانجي رمضانا هاتني قرآنا مانجي رمضانا هاتني قرآنا مانجي لخشبونا مانجي لخشبونا رفض إحسانا فضل إحسانا
دوزخ داخرا وباشتر كراوة دوزخ داخرا وباشتر كراوة درقي ريان حاضر هرب رجوانا هرب رجوانا ماجي رمضانا آتني قرآنا ماجي رمضانا آتني قرآنا ماجي لخشبونا ماجي لخشبونا رفض إحسانا رفض إحسانا دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ دەست خۆش کاگەرانجیان دەم خۆش بە مەساجان بەڕاستی سرودێکی جوانەوەکو ئاماژەشە پێەیە لەبەرەوەی کە من خۆم هەستی پێکەم مادەم شارەزای لە مەقاماتە هەت کەسێ شارەزایە بێ لە مەقاماتە ئاوازێکی زوو بەداندێ ئاوازەکەشی زۆر ئاوازێکی سنەتی و ینی ڕێگر مناجاتیە دەستی خۆش بێخوا کاگەحمە خۆشناوەتی لە هەولێرەوە سڵاو ڕێز بۆ مامەبورانی خۆشەویست زۆر دەسپاس دەکەین کاکسیوەری جەمال عەزیز لە دانیمارکەوە ئەو پیاوە مرۆڤ دۆست و خێرخواز و خۆشەویستەی کە هەر پێرە پۆسێکمان بڵاو کرد بۆ لەسەر ڕەوشی هونەرمەندان ئامادەی پیشانە کە هاوکاری بەشێک لەو کەسانە بێ زۆر زۆر سپاس دەکەم یەکەم جاری نییە کە ئەو لە کاری خێرخوازی مرۆیە بەشدارە بێ خوا پاداشتی باتەوە کاکە سیوەیجیان برازای خۆشەویستمان کاکەحمەد خۆشناوەتی سڵاو و ڕێزی نادۆ جارێک تێ سڵاو لە بەڕێز و گەورەیتان زۆر زۆر سپاس کاکە سوێی دەڵێت کاکە هاوکار عەبدوڵای هاوکاری هەمیشەیمانەوە دەستان خۆش بن ماندوو نەبن ئەنوەری خەیات ئەڵە دەستان خۆش بێت کاکدرسی بێداران چەپکەگوڵی نردووە خاتوگوڵزار لە دەروی وڵاتەوە سپاس دەکەین کاکسیوەیل کاکسیوێ جارێکتر دنیاک ئەڵە دەنگی هەر خۆش بێت دیارە زۆر دەنگی مامۆسای بەدڵە زۆر خاتو سەرگوڵخانمی بابان پێشکەشکاری سەرکەوتوو ڕادیۆی مەڵبەند دنیای ڕێز و خۆشەویستی نردووە خاتو تریفەتەها سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس یەکەم ڕێبار عەبدوڵڵا ئەحمەد دەست و دەمتان خۆش بێ سپاس هەڵبەند ڕەمەزان لە کردبکەوە چاو ماجەکەم کاکە سیوێجیان سپاس بۆ تۆ ڕێباز پایقارە بەڵە دەستان خۆش بێ کاکە ڕێبازی خۆشەویستی ماندوونەناس و ئازیز و خۆشەویستمان بەنازانم ئایا وێنەمان تەڵخی تایوانی وێنەی گواستنەوەکەمان ئەگەرەوە بێت نەوەڵە خەتەکە نییە من ئەگەر هەچەند لە بەرنەهۆش نابێنستم بەس مەجبورم ئەو خەلەوە چارەسەرەکەم زۆر بەسەریایی هەتاکو مادەی کە حەز دەکەن بمبورن کە کەمێک بەجێمشتن حەزەکەم بەرنامەکە بە شێوەیەکی زۆر جوان بڕات وێنەمان تەڵق بێتە من بە شێوەیەکی ئەکتیو ناچمەنەوە بەرنامەوە مامۆسای ئازیز و خۆشەویست ئێوە بەڕێستان ئەوەی کە من ئاگادارم زۆر جارم مەتحانە هەر بە دوو کەس خۆشترەوتر یا بە گروپ پێشکەشی بکەن باشترە هەیە جار هەیە بەتەنیا هەر خۆت بەتەنیا ئەم نیشانە بکەن خۆی بڕاستی ئەم نیشانەی ئێمە عەلە ئەکسەر بە شێوە کولتوریەکەی کە لە ناو ماڵانی کووردا ئەم بابەتانە خوێنراوە کراوە پێویستی بەوە بووە لە کەسێک زیاتر بێ ئیتر یان دوان یان زیاتر ئەگەر هەتا زیاتر بێت جۆش و خۆشێکی خۆشتری هەیە عادەتەن ئەو کەسانش کە لەوە پێش چەندەها جار ئەم بەرهەمانەیان یاوە بە گوێی خەڵکە تەنسیقێک لە دەنگ و تەبەقە و وتنی بابەتەکان و شارەزابوون لەوەی چۆن ڕەدی یەک بکەنەوە چۆن لەگەڵ یەکتی هەڵکێش بکەن ئەوە خۆی بۆ خۆی بۆ بە جۆش و خۆشێک بەڵام عادەتەن هەرچی چۆن بێت لە دووکە زیاتر بێ خۆشترە بە شێوەی گروپیش ئێستا سەری هەڵاوە بەڵام قەدیم لە بینی حافزەکانی شە مامۆستایانی پێش ئێمە هەر سێ و چوارێ بوون بەڵێ وەکو گروپێک تقریبەن فەرق ناکە بەڵام ئێستا زیاتر منەظەمە بە شێوەی گروپیش هەیە لە هەموو حاڵەتەکان هەمی من بەڕای خۆم هەمی هەر جوانە و هەمی هەر خزمەتە یاخۆ سەرکەوتوو بن ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ سوپاس کاک ئەحمەدجان دڵێ خۆش کردم ئەڵێ پێکەوە ئەڵێ ئێستا بوو بە ئەوێنەوێنەکان دەستی خۆش بێ ئەوە دڵی خۆش کردم زیاتر بەرنامەکەمان بە جوانتر پێشکەشەکرێ
پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵەیە پەیامنێر و بەڕێوەبەری سایت و پێیجەکانمان لە هەولێری خۆشەویستەوە کاک ئەحمەد خۆشناوەتی. کاک ئەحمەد جان سڵاو بۆ تۆی ئازیز و خۆشەویست. دوای پاگەڕتان لێ کاتتان باش. سڵاو بۆ تۆ ئەم کاتە باش کاک ئەحمەد جان. دەستخۆشی بەرنامە جوانەکە لێ دەکەم مامەجان یاخۆ سەرکەوتوی بە خێرات میوان بە ڕزەکان دەکەم. زۆر سپاس. دووبارەش بە خێراتنی کاکە ئالان دەکەمەوە. کاکە ئالان میوان نییە کاکە بۆتە بەڕێوەبەر ئێستا بە خێراتنی نایەت. وەڵام بە خێراتنی نایە ماڵی خۆیەتی. یاخوا لەستان سەرکەوتن وەڵام مامە دەستت خۆ وێنەکەم زۆر تەڵق بوو باس دەستکاریت کرد ئێستا ماشەڵڵا ئاوێنەیە. وەڵی منش زۆر خەمە بۆ چکە میوانەکانم زۆر ئەزیزن و حەزەکەم بەرنامەکەم بمێنێتەوە ئەم بەرنمەیە توێمە وەکو ئەرشیڤ دایمە تۆمارێکین. ئەم دوو کەسەش دوو مامەسای ئازیز و مەداحی زۆر خۆشەویست و بەناوبانگ و بەتوانان. حەزەکەم یاخوا لەشتان و سەرکەوتو بن ئینشاڵڵا وەڵای ئێستا زۆر یعنی دیقەکەی باشە و ماشەڵڵا لەوێت ئاوێنەیە. زۆر سپاس کاک ئەحمەد جان سپاس بۆ تێبینیەکە و هیچ نییە بۆ بەرنامەکە پێمان بڵێ جانەکەم. دەستان خۆش بێ و سەرکەوتو بن خوای گەورە پاداشتان دات یا رەبی. بە قوربانی چاوبم. سپاس. کاتێک خۆش بێ و سەرکەوتو بن. کاک سیوەری جەمال عەزیز لە دانیمارکە وەڵێ باوەڕ بکە مامە جەزاوە ئەزانم هەشتاکانە بۆ من. بە قوربانە من ئێمە هەموو کاتێک کەم بەرنامانە پێشکەشەکەین ئاواتەخوازین کە کەلتوری ڕەسەنایەتی بگەڕێنەوە بۆنەوە کۆمەلگاکەمان ئەمانەیە دڵی خەڵک خۆش بکەین ئەمانەیە ئەو کەلتورە لەبیر نەکەین. ئەم مامۆستایانە ڕۆڵێکی گرنگیان هەبە ناو کۆمەلگایە بەڕاستی و شانسی کاکشێخ لە شتێکی تریش هەیە خۆی ئێمە هونەرمەندیش مەقامەکانەوەی کە فێر بووین لە تەچێ و لە خانەقاکان ئێمانەوە فێر بووین. ئەم تەچێ شێخانە بە تایبەتی شێخانی خەیارکەرەم و شێخانی گەرمیان هەمویان بەعام مەڵبەندی بڵێم سەرهەڵدانی مەقاماتە کوردیەکانە. ینی مەقامەکان لای ئەمە ماشەڵڵا زۆر دەوڵەمەند بە مەقامات. وەڵا کاک جەزا ئەگەر مداخەلەیەک لەسەر قسەکانی جەناب من وا بۆیەچم زۆربەی زۆری ئاوازەکان و مقاماتەکان و کۆمەڵێکی زۆریش لە بەستەکان بەستەکانی زۆری سەرەتا مێژوویەکی دێرینی ئاینی بووە پاشان بەرەو گومبوون چووە دوایی چەند هونەرمەندێکی لێزان قۆستویانەتەوە کردویانەوە بە گۆرانی جارێکی کە چۆتەوە ناو گوێی خەڵک جارێکی کە ئەم جیلەی ئێستا کە وەریبگری ئەڵێن لە گۆرانیەوە وەرگیرە بەڵام نە ئەسڵەکەی لە تەکیە و لە مەراکزی دینەوەیە. بە نمونە مامۆستاسیەوەی ڕەحمەتی ئەڵێ هەرچی ئاوازێک کە خوێندومە ئیسیفادەم لە کەنیسەکانی ئەو سەردەمەی ژیانی پێشخۆم کردووە کە ئەو ئاوازانرە خوێنراوە چڕراوە. ئەو لەحنانەی کە ئێستا زۆری لە نازم غەزالیە ئەی خوێنن بە بەستە زۆربەی زۆری پێشتر لە ناوڕاستی عێراقا لە تەکیەکان و مەدایحە ئەو لەحنانە خوێنراوە. من چەندەها بەڵگەم هەیە حەز ناکەم لێرا ناوبەرم ئاوازی هونەرمەندە بەرزەکانی ئێستای کوردی خۆمان ئەزانم هەنێکی لە هیچ دەروێشیەوە هاتووە کراوە بە گۆرانی کە ئەگەر ئێستا من بیڵێم بە بابەتێکی ئاینی ئەڵێن لە فڵان گۆرانیەوە نزیکە بەڵام ئەستەکەی شتە بابەتە ئاینیەکەی باوەڕ کە سەرچاوی هەموو هەست و سۆز و هونەرەکە ئەو عیرفانەیە کە لە ناو تەکیە و خانەقاکانە. من دڵنیام مامۆستا حسین بەحسێکی نووسی بوو لەسەر قەتار و ئەڵاوسیاڵە وشەی قەتار نیە گاتارە گاتاکانی زەردەشتە کاتی خۆی ئەو شەر بەواتە ئاینەکەی ڕاستی سەلماندووەوەش بۆ نمونە قەتار و ئەڵاوسی لە گەرمیانە بەڵام بۆ بە لەهجەی زەنگەنە و بە ماچۆ خوێنرێ دیارە ما ڕەتێکی هەیە بە ئاینی وترەوە لە ئەسڵە جەم پێم خۆشە بەیەکەوە بچینەوە لای ئیتر بە مەقامە بە مامۆستا معروف جەنابەت یا بەیەکەوە خۆتان نەزانێەوە چۆنێ بینین ئەم ئەگەر دڵی ئێمە دڵی ئێمە بینەران خۆش بن ڕاستی خەڵکی ڕۆژوان هەمووی زۆر چێژی لێوەرەگرێت ئینشاءڵڵا مناجات هەڵەکەی چی بڵی ئێڵێ دەنجی ڕەنجی قودسیان دێ واڵێ مذنبین ئەی گونەهباران بەگریان بچنە پێش قاپی ئەمین یەک سەدا هاوار بکە
بەڵای پەنایی عاسیان و پشتیوانی مومنین ڕۆژی تاریکی وجودت رحمة أبو عالمين دخلت يا رسول الله يا محمد من رشيد القانا كيتوم توبة بيه هرچيان بيشك عبدي آسان كيتوم توبة بيه دخلت يا رسول الله سيري أعمال مكان دايم فغانون ظما قر مفرح لسهر بيمانك يتوم توبة بيه أرباني كاشفي سري سماوات ملاك من وكم أفلاك ملاك حيران كيتم توبة بيه دخلت شفاعة يا رسول الله يا رسول الله من ببيت قربان ورلك بكام توي درماني ضريب رندار أمشي فاي دردك بلان من بوفا بومر من يباسيج بكام بلان داواي لطف وعفو كرمت ليكم يا حبيب يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة ويا شيختا دلي مشكينا ثم مشكينا جمع مدينة واستنببا بغنبري من محمد ناوى يا رسول الله
مدينة أو يا شيخنا دلي مركينا دلي مشكينا رقي مدينة أجين بقول أجين بقول أبي بعدينم بروح وبدل بروح وبدل يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة ويا شيخ دلي مرجينا دلي مرجينا أخوانا ببردوي لشركتي بان لشركتي بان إنجيل وزبور توراة وقرآن توراة وقرآن يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة أو يا شيخ دلي مرجينا قربان دوم يرجينا پاداشتان بەتەوە سوپاستانەکەین کە بەم ڕەمەزانەیە مەماندووماکەدن بەڵام باوەڕتانە بێک ئاما زمانەیە جاری تێڵەمەوە خەڵک زۆ هیلاکە خەڵک سەرڕای ڕۆژەکە بێهیوە بۆ لە ژیان بەهۆی کۆرۆناوە بەهۆی نەهامەتەکانی ژیانەوە بەهۆی کەم دەرامەتی و بەهۆی نەبوونی و بەهۆی بێموچەی بەهۆی قەلەقێ زۆری کە تایەتی لەم ژیانەیە کە پڕ بۆ لە ڕژبینی دیارە ئاینیش بۆ کردنەوەی دڵەکانە بۆ بەخشینی ئارامیە ئاین خۆی لە خۆیان ئارام بەخشە هەر ئاەتێکی خۆیان بخێنی زۆر جار لە ئۆپەڕی سترێس و پەڕی ناڕەحەتی هەبێ خۆی گەورە دەرگای خۆشی لێکاتەوە لەبەرەوە دەنگی ئێوە کاریگەری هەیە خۆی گەورە دڵنیان بە پاداش بۆتان هەنووسێ ئینشاءالله زۆر سپاس خۆی گەورەی تر بە پاداش بۆ ئێوەش و بۆ ئێمە هەموو وەرگریایە بەڕاستی ئەم مانگە خۆی لە خۆی گەورە لە خۆیەوە دەست پێکات یعلانی ئەوەکە ئەفەرمێ ئەم مانگە مانگی ڕەمەزانە مانگی منە مانگی لێ خۆشببوونە بڕیارم ما وەکو لەو شعران وسی مانگی بەخشینە دەرگاکە داخەمی دۆزەق دەرگای بەهەشتەکەمەوە حۆری خۆی ئارایشتەیە بە تۆ ئەڵێ ببەخشە ئازادی بکە خۆ برسیکە خۆ فێری سەبر کە چاو لە هەژار بێ بۆ برسێتێ بزانی هەژار چییە کە سەیرەکەی بەمانە هەموو ئینسان لە ناخی خۆیەوە هەز بەوەکە کە ئارامیەکی بۆ دروستە بێت کەواتە ئەم ئارامیە بۆ خۆی لە دنیای مادی و لە دنیای معنەویە بەرجەستە ئەبینرێ لە مانگا ئێمەش ئەگەر کارێ بکەین بۆ ئەوەی بتوانین تۆزێ ئۆخژنی بین بە دەرونی هیلاکی خەڵک تۆزێ ئیسراحەتی ناو مێشکی و جەنجاڵی خەڵک یارمەتی بین بە یارمەتی حسێ بوو بە تەقواش حسێ بێ و لە هەموو منطق و عرفانێکیشە ئامەجێی ئەبێتەوە هیوادارم توانی بێتمان بە بچووکترین شێوەش بێ خزمەتێکی برایانی خۆمانمان کردێت مامۆستاجیان ناشارمە ئێمە لە سەروبەندی سەرهەڵدانی کۆرۆنا ینی هەر ڕێک لە مانگی 2020 کە سەرەتای کۆرۆنا بووم ڕادیۆمان دامەزران بەڵام هیچ کاتێک مادە عیرفانەکانمان لەبیر نەکردنی هەموو ڕۆژێک لە ناو بەرهەمە هونەریەکانە بە درێژایی شەو ڕۆژ 24 کاتژمێر ڕۆژانە چەندین بەرهەمی عیرفانی پێشکەشەکەین ینی بەرنامەیەکی ڕنگاڵەیە بۆ هەموو چین و توێژەکان بۆ لایەن ئاینەکەشمان فەرامۆژ نەکردووە لێرە لێ هەندێک جار ئەمڕۆ ناشکر بەڵام هەندێک ڕۆژ کۆمنتمان بۆ نووسێ بەڵامیشێ لە کۆمنتەکان ڕۆژێک لە بەرنمەیەکی هوەریە بوو ئاحەنەکەمان هێنا بۆ قسەی خۆشی بۆ خەڵکە کرد لەو کاتەیە بۆ خەڵک بە تەواوی بێهیوا بووی تر بۆ حسابە بۆیە کەس مرۆڤایەتی ڕزگای نابوو هەمووی مردین کابراایەکی دیار بوو بەخوا ئەنکەڵنی ئیسلامیانی خواپەرست بوو نەگوڵم مەسم نووسی بووی ئەمە بە سەدەقە بۆ تا حسابە لەبێ دڵی خەڵک خۆشەکە نەم کاتەیە خەڵکی شێ پێی قبوڵ ناکرێت بەڵام بەلای منەوەڵم ئەم تەکنۆلۆژیە ئەم ڕۆژە لە بەرنمەکان ئایڵێن ئێستا ناوی مۆبایلە ئێستا لە ڕێگەی مۆبایلەکەمەوە من دام بەزانۆ زکری پێەکەمەی لە باتی تەزبیعەکە تەزبیعەکەشم پێ نەبێ بۆ حسابەکە چەند ئەنجا قیبلت پێ ئەڵێ لە شووە ینی ئەمە عیلمێکە خراوەتە بەرژەوەندی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەی باشە مۆسیقا بۆ نابێ مۆسیقا زەبێ بخیخیتە بەرژەوەندی ئاینی ئیسلامەوە تۆ بیرکەرەوەیکی وەکو سامی یوسف کۆنسێرتێکە 100,000 کەس ئامادە ئابێ گەنج تۆ بتوانانی 100,000 گەنج ڕابچێشی بەلای ئاینی پیرۆزی ئیسلامە لە ڕێگەی سرودێکی ئاینیەوە
لەلای من و مۆسیقاش جارێکتر ئەچێتە خزمەتی ئاینەکە من بەڕای خۆم ئەڵێم وەلە بەرنامەکە ئێمە بەرنمەیەکی ئەوتۆ نییە بە ڕۆچوون و قوڵبوونەوە لە مەسائلی فقهیە بچین بەڵام ئێمە لە کۆمنتەوە قسەکانمان کرد کۆمنت بریتە لە دەربڕینی هەست و سۆزی ئەو کەسە تعبیر لە شخصێتی کەسەکەی شەکات تقریبا ئەو کەسەی کە کۆمنتی جوان و دەستخۆشی و تەرجیع ئەنووسێت چاوی ماچەکەین و دەستخۆشی لێ ئەەکەین ئێمە کولتورێک وەختی خۆی لەناو باپیرانمانە هەبوو هەست کەسێ بکەوتایە دەستیانەگەر هەڵیان ئەستانەوە بەڵام ئێستا ئەڵێ ڕۆژێ شتێکی جوانم بینی نووسرا بوو کەسێک کە ئێستا لەباتی کە کەوت لەباتی دەستی بگرن ڕسمی ئەگرن بۆ ئەوەی بەکاری بێن بۆ نقطەی زعف بەڵام کۆمنتکردن پێویست ناکە ئینسان چونکە نە حلی مۆزوعەکەی خۆتی پێەکەی نە چارەسەری کێشەی پێەکەی نە ئەتوانی بەرامبەر بگۆڕی وەکو خۆت بیرکاتەوە کەواتە پێویست ناکە ئینسان هەست و سۆزی یەکتری ناشرین شتی ناشرین بەرامبەرێک بکە کە خوایە بۆ عالمی و بۆ گەورەی خۆیەوە ئەم مانگەی ناوناوە مانگی لێخۆش بوون تۆ شوێرەکە تۆش وا بیرکەرەوە هینکە هیوادارین هەموو لایەک سپاس بەخوا زۆربەی کۆمنتەکان کۆمنتی زۆر جوانن سیوەلی جەمال عەزیز جارێکتر لە دانیمارکەوە ئەڵێ بەرنامەکە تاوانتر جوانتر کردووە سەرکەوتوو بن کاک بەکرجا وەڵە سڵاو بۆ ئێوە بە ڕێز و خۆشەویست هەر سەلامەت بن مامەستا ڕێبار مەدحەت برای دوو شەهید دەستان خۆش بێ بۆ مناجاتە جوانەتان سپاسی مامەستا ڕێبارەکەم خۆشەویستانم ئێمە لە ڕێگەی بەرنمەکەی ئێمە شەوە سۆزی عیرفان لە ڕێگەی بەرنامەی بێدارانی شەوە ئەو تەوەرەمان جوڵان کە ئەوانەی کیانێ بەخشیم بکەن ئیحسان بکەن چاکە بکەن سەدەقە بکەنەوەی کە ناوی سەرفترە و زەکاتە تکە مەرجیم بخەنە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خەڵک لە ئەم ساڵە زۆر وەز وارەدۆخی خراپە ئەکرێ زووتر دەست بکەن بەبەخشین سوپاسی کاسیوەی دەکەم کە بەتەمای هاوکاریە و هاوکاری چەمەدەمەدێکی شەکات و هەروەها دوێنێ برای خۆشەویستم کاکاوە پەیوەندی پێوە کردم لە کۆمپانیای کارگروپەوە بەتەمان 25 سەبەتە خۆراک بۆ 25 باڵی هونەرمەندان دابین بکەن هونەرمەندان تەبانەوانی کە لە ژیانە نەماون با سێواکەین ملیارەوەتەوەرەکەم جوڵان کۆمەڵی خانەوادی هونەرمەند هەیە کە لە ژیانە نەماون بارودۆخیان زۆر خراپە و کۆمەڵە کەسی تریشەیەکە دیارە لە هەموو چین و جێژەکان خەڵکێکی لەو شێوەیە هەیە پێویستی بە ئاور لێدانەوە هەیە هیوادارم خوا پاداشتی چاکاران باتەوە پێم خۆش ئەگەریەوە هەر شتێکتان نەبێ بچینە لای مناجاتێکی ئاینی تر منەوەی کە بزانم مامەسا کەنزێکی لە بناتووی مەقامەکانی گەرمیانە زین دەشوە دەست پێ بکەین زۆرمان حەزە وەڵای تر ئەگەر مادام سۆز بمقامێکی خورشیدیە خوێنین و بەڵام ڕەنگە لە کۆتاییە بیکەینەوە بە ئەفشار و سێگاوانە لەبەر ڕێکەوتن لەگەڵ بەستەکە بەڵام لە بدایەتە ئیشەڵا هەنێک هینە خوێنین خورشیدیە خوێنین کاکشێک ماڕۆفیش ئەگەر بە یەکەوە سەر و بەیتێکی خوێنین خدا كخلقي كد حبيبي خوي لنور ذاتي باك أو زمان يجنبوا لا آدم ولا ماء خاك عالمي كردان جساد نوري حبيبي كرد روح بويا هرما وانا خنكي
صديت فاني نوح دخل اليوم حبيب الله عالمي كرد جسد نوري حبيبي كرد روح بويا هرما ناخم شير بس الطفاني نوح خوال قرآني مبينا إفضالي وكا كافيا شق القمر معراج باقي معجزات معراج باقي معجزات يتيما ينطق عن الهوى صابت يتيما ينطق عن الهوى صابت بيش كلامي ربي يا شهاب بغيرة القسم دميك ديل أمة دميك ديل أمة بدت عدوي عجب ذليل أمة عجب ذليل أمة لخست خاني خمام وعلي لأمته برنجي ذليالي دجاري سيل أمته
ورحمته هميشه انتظارك هميشه انتظارك خواجه دمي خواجه دمي كروج شو توافك رواقته خواجه سرعي ككوتب لكوجه سقاقته بتيك بدلي كنجب اشتياقته حياتي من وصالته مماتي من فراقته بلي بريء خيالته علاج شيت أركا الله 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 يا أحمد رسول الله يا أحمد رسول الله يا محمد المصطفى خوش بستي خدايا خوش بستي خوايا عصاي موسى كليمي تصاحبي سرك عصاي موسى كليمي الله 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 يا أحمد رسول الله يا الله 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 يا أحمد رسول الله يا محمد المصطفى خوش محمد المصطفى خوش استخدايا انا والدين مدبادم نورك باشتيادم انا والدين مدبادم نورك باشتيادم هدم صلوات ادم عمري ذاتي الله يا هدم صلوات ادم أمري ذاتي الله يا الله 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 يا أحمد رسول الله يا الله يا أحمد رسول الله يا محمد المصطفى خوش استخدايا محمد المصطفى خوش استخدايا لحضور موجودة
محمد المصطفى وشارزني عربی دەمتان خۆش بێ دەست خۆش کاگالانجیان دەم خۆش مامۆستا ئێوەش دەست و پەنجەتان خۆش دەشتان ساغ حەمەدجان دیارە ئەمڕۆ دوومەداحی زۆر بەتوانەوە زۆر خۆشەویست و زۆر دەنگ خۆش و زۆر شارەزا لە مەقامەکان و لە بەستە ئاینیەکانە هەردوو مامۆسای خۆشەویست مامۆستا مەلا شێخ محەممەد تیماری و مامۆستا معروفی میوانمان بوون من نزیک بوومەتەوە لە کۆتایی بەرنامە تەنها ئەوانە ئەڵێم هیوادارم توانی بێتمان ئێمە ژوەکو ڕادیۆ میلی گەڕیان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دڵیەوە شاد بکەین جان بۆیە پێم خۆشە دوای ئەوە بەبێ مۆسیقا بە دڵی خۆیان دیاری بەرنامە من ئەمانم بینیوە دڵە هێنە لەرزین ئاگام لێە کاگوران و کاگرێباز ئاگام لێ حاڵشیان بەسەرێت جا من حەزم کرد هەموو جارێکەوە ژێرمەوە کاریگەری ئەم هونەرە عیرفانیە لەوەیە چەند جارم جێراوەتەوە هەرێ ژێرمەوە بۆی ئەو خەڵکانی تر کە هەست بە سۆز و کاریگەری مەدح ئاینیەکان بکەن یا مناجاتەکان بکەن ڕەنگە بەهۆی سرودێکەوە سەدان کەس زیاتر بێتە ناو ئاینی ئیسلامەوە لە باتیەوەی کە بە شێوازێکی تونگتر و بە شێوەیەکی شێوازێکی تر بانگەواز بکرێ من خۆمەڵەمیچێکم لەوانەی کە ئەگەر بۆ ماوەکیش لە نوێژ و لە فارسەکانی خوا دوورکەوتمێتمەوە کە ئیشێکی باشم نەکردو جای لەمە بەڵام کە چۆم لە دەنگی بەلا محەممەدی ڕەبیعی بۆ شەوەیەکانی یەکسەر هەستاوم باوەڕم بە تێرگەریاوم و چوم دەستنوێژم کردووە چوم ئەو شەوە نوێژم کردووە ینی بەڕاستی کاریگەری ئەو دەنگانە ناکرێت یانی لەبیر بکرێ ئەو سۆزانە ئێوەش بەڕاستی ئێمە لی تێگەین ئێمە ئەزانین کە بە سۆزێکەوە ئەو مەقامانە ئەخوێنن چۆن کاریگەری لەسەر خەڵکو و هەست و سۆزی خەڵکی مسلمانیش بەجێرە خاستانەوەی کە ئێستا بەڕۆژون دەمتان خۆش یاخوا بێ بن جاتر کاتەکە ئەگەر چەندێک ما بێمە بەکاری بێن بەڵا کاتەکە وەسار لە هەندێک مقامە خوێنین و بەستەیەکی کاڵێن ماشەڵا یەک دیێڕی جوانی بۆ نووسین سیویلێکێکە لە کەسایەتەکان و کوڕی کەسایەتە دیارەکانی شاری سلێمانی کە لە دانیمارکەوەیە یەک دنیاڵە دەنگە هەر خۆش بێت و سڵاو ڕێزی نێتەوە سڵاو لەو سەوتە خۆشە دەجار نووسیوێتی کاکە وەسار ڕەحمان لە سڵاوتانی بێ مامەزا و کاگالان میوانە کاکە کازم عەلی سڵاوی نردووە کاکە وەسار ڕەحمان جای دەڵێ بە خێراتی میوانە بەڕێزەکان لە ساغ بن ئینشاءالله دەستخۆشی بە سایفی ڕادیۆی میلی گەڕیان یا من چوارباخی لە ئەڵمانیەوە چاو ماجەکەم کاکە وەسار ڕەحمانجیان زۆر سوپاس دەکەم من لای خۆمەوە سواسی بێپایانم بۆ کاکە ڕێبازی گوڵ کاکە بورهانی خۆشەویستی مادونناس کاکە ئالانی هەمیشە مادونناس ئەم خۆشەویستانی کە ڕادیۆ میلی گەڕانیان لە پێناوی ئاسوودەیی و دڵ و دەرونی خەڵکی کوردی بەژمەینەتی دڵ و دەروون هەمووی ئێستا داخرا و بەتەواوی بێهیوابوون لەم ژیانەی مەمانای دڵی خەڵک خۆش بکەین چ بە هونەر چ بە لایەنە ئێرفانیەکە و چ بە بەرنامە کۆمیدیەکانمان هەر هەمووی لە خەزمەتی وایە بۆی کە لەم بارودۆخی کە بەسەر وڵاتەکەمان هاتیە پەڕێبتوانی نێمە ڕۆژە لە ڕۆژان بە شانازیە بڵین ئەمە لەو بارودۆخای لەگەڵ ئێوەیە بووین نەمانێشت دڵتان بۆ داخراوی بمێنێتەوە خۆی لە خۆیان پێشکەشکردنی ئەم سروداینانە بەشێکە لەوەی کە ئێمە ئاوپرژێنێکی دڵی ڕۆح و ماندووی ئەو بکەین سپاسی هەردوو مامۆسای خۆشەویست دەکەم مامۆساجیان گەورەتان کردین من هیچی تر ناڵم دوایمە بەڵام وتەکان بەجێڵم بۆ ئێوە چیتان هەبوو بە ڕادیۆی گەڕیان و چیشمان پێشکەشەکەن خۆتان بە حڕێتی خۆتان لەگەڵ دەفەکەی مامە ئالانە ملای خۆمەوە سپاسی بیسرانەکەم کە کاتیان بێم بەخشی و لەگەڵ دیارەکەی هەردوو مامۆسای خۆشەویستم کۆتایی بە بەنامەی ئەمڕۆی سۆز عیرفانێنین ئەمانش هەرچێکیان هەبێ بۆ ڕادیۆکەم و هەر ئامۆژگاری و هەر ڕێنمای گەمەی خەنێ سەرچاومان و فەرمون لە کۆتایی ئێمە دەستخۆشی لە بەرنامەکە کە اینجێی سوپاسە بەڕاستی دەستی ماندووبوونتان ئەگوشین ئەڵێن بەڕاستی ئێوە ماندوونە ناسانە کارەکەن بۆ ژیانەوە بژانەوەی زۆر بابەت لە کەلتوری ئەم وڵاتە بەتایبەت لە بواری ئاینی و عیرفانی و سۆزاریە جێدەستان دیارە هیوادارم هەمیشە بەرنامەی تایبەتان لەم بوارە بۆ بەردەوام و دوای ڕەمەزانی شەبێ و سوپاسدانەکەین سوپاسی و بانگێشەکەن کە ئێمە و برایانی وەکوی ئێمە جاریکە لە حڵقەکانی پێش ئێمە و دوای ئێمەش کە بانگەکرێت ئەوە هەمووی جێی دەستخۆشیە و جارێکی کە ڕەمەزان لە هەموو لا پیرۆز بێ ئینشاءڵڵا شعری لە ناکەسکاریە ڕەنگە بڵێم لە ناخوسینە و گوێی هەموو میلەتەکە وەکو سمبلێک وجودی هەیە زۆر باشە دیارە یەکێ لە کۆمنتەکان داوای ئەوشی کردووە یعنی بەڕاستی یەکێکە حەقێکی مەشروعیشە دوای ئەوە ئەگەر عشرێکی قورآنی پیرۆزشمان پێشکەشکەن بە هەردووکیشتان بێت هەرە بێت یا بە ئەوە ئیشاڵڵا ئەوە دوای ئەگەر کاتەکەکەم بێ قورآنەکەن ئەولاترە کاتێک کردنیەوە کردنیە کاتەکە مەجال مامۆستا وەڵام مەجال هەیە مەجاری هەردووشی خۆتمان هەنێک کاتمان باش ئیشاڵڵا مقامی سەفەر
هەنێک لە سەفرەتوانم هاوکاری بم حەزەکەی بێمەسخ واقعی چێکە بەکەیفی خۆت چۆن جوان و ڕازاوایە تۆش خۆ بە خۆت شارەزایی تەواو هەیە لەوەی چی بڕازێتەوە چی جوان بێ.
سرين خويا قريب دازك لقبر الكائنات روجي جزاء دعوات يا قبر خجالتم بم رمضان بس اگر عشرهشی مامۆستای عشرەی قورئانمان بۆ شکین بە چەند دقەیەک باشە چەند دقەیەک بێت ئیتر بوو سێ لەگە چوار سەدەقە دقەیەک باش أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون بسم الله الرحمن الرحيم يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه وانقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا إنا سنلقي عليك قولا ثقيلا واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا صدق الله العظيم. Issue